ئێسڵاو لام وارڕێیان ئەمانەیە لە دوکانی کاردیناڵ هەست بە ڕێزە حەزی لێدەی ئەمە لە خزمەتین ئەمانە سیرلاکۆن ئەمانە ژمارە ئەو بەدایە چوە وەرە 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 ئەوە بە دوایە ڕازانی کاگڕەحی و کاگڕەحیم بێنیتەوە مەمنون تەبینەوەیان چکەوە مناڵێشتە وەرە 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 ئەڵی پەپولەیە ڕێزانی هەچ کەسێ ویستی ئێمە لە خزمەتین تەڵان نرخ ئەتوانن پەیوەندی بکەن وەرە 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 کێنی وەرە ئەوی پێژاو بەدوایە هەچ کەسی ویستی ئێمە لە خزمەتین